مۆبایلێکی نوێی ڤیڤۆمان لایە مۆبایلی ڤیڤۆ V23A مۆبایلێکی نوێمان لایە مۆبایلی ڤیڤۆ V23 کە مۆبایلێکی ناوازێت لە تایبەتمەندی و لە دیزایندا بە تایبەتی کە دیزاینەکەی تووشی شۆکی کردم لە هەر لایەکەوە مۆبایلەکە ڕەنگەکەی دەگۆڕێ و لە هەر لایەکەوە ڕەنگێکت پێ نیشان دەدات کە مۆبایلێکی تەواو جیاوازە و نرخەکەشی تەواو دەتوانم بڵێم گونجاوە کە بە تایبەتی ئەو هەمە تایبەتمەندی لە خۆی گرتووە ئەو هەمە سێلفیە تاوان ئەو هەمە سێلفی چکە دوو کامێرەی سێلفی لە خۆ گرتووە و کامێرەیەش سێلفی زۆر ناوازەی لە خۆ گرتووە دوانە فلاشی لە سێلفەکەیدا هەیە کە بە هیچ شێوەیەک بۆ خۆت بە ئاسایی نایبینیت تاوەکو فلاشەکەی پێ نەکەیت ئەو دەزانیت فلاشەکەی لەکوێیە و لەگەڵەوەشدا یەکشتی کە زۆر بێزاری کردم لە ئەو مۆبایلەدا نۆچی هەیە بەڵام با بزانی نۆچەکەی چۆنە و ئایا جێرەخنەیە یاخود نا و ئایا بۆچی نۆچەکەی داناوە. ئەگە بێت تو تەواو بچینە ناو تایبەتمەندیەکانی مۆبایلەکەەوە سەرەتا لە پلاتفۆرمی مۆبایلەکە دەست پێ دەکەین. پلاتفۆرمی مۆبایلەکە پرۆسەرەکەی و ڕام و ستۆرێج دەگرێتەوە سەرەتا لە پرۆسەرەکەەوە دەست پێ دەکەین یاخود چارەسەرکەر بە کوردەکەی بڵێن. چارەسەرکەری مۆبایلەکەمان پێدێت لە میدیاتێکی 920 5G کەوا بناغەکراوە لەسەر وردی 6 نانۆمەتر کە ئاسێکی 1000 بەرزمان دەتێ و دەتوانانی کاروبارەکانی ڕۆژانە بە تەواوەتی بە بێکێشە کار پێ بکەیت. لەگەڵ ئەوانشدا ئەگە بێت و بینە سەر ڕوونمای مۆبایلەکەماندا نا من کاکە ناچینە سەر ڕوونمای مۆبایلەکە دوای دەشکرد. ئەگەر بینە بەسەر باسی ڕوونمای مۆبایلەکەمان ئەوە مۆبایلەکەمان ڕوونمایەکی 6.4 ئینجی لە خۆی گرتووە کەوا بە ڕوونی فول HD پلەسە و زۆری ئەمۆلیدە و تێکرای نوێبوونەوەی 90 هرتزە لەگەڵ ئەوەشدا HDR+ی لە خۆی گرتووە و هەروەها ئەگەر زیاتر بچینە ناو ڕوونمایەکەمانەوە ینی ئەگەر زیاتر وەربینەوە لە ڕوونمایەکەماندا 409 پیکسل لە هەر ئینجێکی ڕوونمایەکەدا جێژی کراوە کەوا پێدەوترێت 409 PPI ئەوە لە ئینگلیزیدا دەتوانێت ئاسێکی 1000 بەرز داتێ بەڕاستی ڕوونمایەکی سەرنجڕاکێشی لەسەرە بەڵام دەکرا 120 هرتز وە بەڵام لەگەڵەوەشدا ڕووکارە جوانەکەی ڤیڤۆ وای کردووە مۆبایلەکە تاوا خێرابێ و تاوا نەرم بێ لەبەر ئەوەی وەڵامدانەوەی سەرە 50 ینی وەڵامدانەوەی تەچسکرینەکەی 360 هرتزە تەواو دەستلێدانێکی نەرم و لەگەڵ ئەو ڕووکارە خێرایی ڤیڤۆدا تاوا گونجاندراوە. دواتر ئەگە بین باسی ڕام و ستۆرێجەکەمان بکەین ڕام و ستۆرێجەکەمان ڕامەکەمان زۆری DDR4X و 8 GB لە خۆی گرتووە و هەروەها لەناو ڕووکاری ڤیڤۆدا لەگەڵەوەی 8 GB ڕاممان هەیە میمۆری ئەکستێشن یاخود تایبەتمەندی میمۆری زیادکردن لەناو ستۆرێجەوە بۆ زیاد بکەیت کە 4 GB بۆ زیاد دەکات کە ئاسێکی 1000 بەرزە ئەم 4 GB میمۆری زیادکردن بە ئەو بەکارێت کاتی تۆ سەیری وێنەکان دەکەیت توان سەیری ڤیدیۆ دەکەیت یان پلیپ ڤیدیۆیەک هەر شتێک لێ دەدەیت ئەم میمۆری ئەکستێشنە بۆ ئەم شتانە بەکاردێت بۆ ڕامەکەی خۆشی 8 GB تەنیا بۆ کارە قورسەکانی بۆ کاری ڕێندەر و بۆ یاری و چەند شتێکی قورس و کاتی ڕێکۆردکردنی ڤیدیۆ لەناو مۆبایلەکەت و یاخود بەکارهێنانی کامێرا ئەو ڕامەکەی خۆی بۆ ئەم شتانە بەکاردێنێت کاوە ئاسێکی بەرز دەداتێت چکە 4 GB ڕامە لە ڕووکاری ڤیڤۆدا پێمان دەبەخشێت. وە زۆری ستۆرێجەکەشمان زۆری UFS 3.1 کە بەرزترین زۆری تاوەکو ئێستا لێزی هەندا بەردەستخراوێت بۆ سەر مۆبایلە هۆشمەندەکان و دەتوانێت ئاسێکی 1000 بەرز داتێت بە تایبەتی بۆ کاتی ئۆپنکردنی هەر ئەپلیکیشنێک و یاخود سەیریکردنی هەر وێنەیەک ئەو وێنانی کە لەناو مۆبایلەکە بێتەوە و تەواوی تایبەتمەندیەکانی تر کە دەتوانێت بۆ ڕیلۆدکە ئەوە لەسەر زۆری ستۆرێجەکەت بەردەستە و کاتێ شتەکان دەکەیتەوە ئەوە ئایدی ستۆرێجەکەتەوە دەتوان ئاسێکی تاوا بەرز داتێت چونکە UFS 3.1 و کۆتا زۆرێتی و هەروها ئەگە بینە سەرباسی کامێراکانی کە گرنگترین شتن لە مۆبایلەدا کە کامێرەی یەکەمی پێکاتوە لە کامێرەی 64 مێگاپیکسل کە سێ کامێرە لە پشتۆ لە خۆی دەگرێت کامێرەی 64 مێگاپیکسل کە ئاسێکی تاوا بەرز داتێت سێ لە وێنەی ئاسایی کە وێنەیەشی بەرزمان داتێت ئەم وێنەی ئێستا دەیبینن کە بەڕاستی مۆبایلەکە تاوەکو ئاسێکی زۆر باش وێن ڕەنگەکانی سروشتیمان پێ دەبەخشێت و لەگەڵ ئەوەشدا ڕێزولۆشنێکی باشمان داتێت واگە بێت و بینە سەر کامێرەی 64 مێگاپیکسلیمان کە های ڕێزولۆشنی ناوناوە کۆمپانیای ڤیڤۆ کە کۆمپانیەکانی دیکە پێ دەڵێن ئەوەنە مێگاپیکسلە بەڵام کۆمپانیای ڤیڤۆ ناوی لەناوە های ڕێزولۆشن لەگەڵ ئەوەشدا بەڕاستی قسەکەی زۆر جوانە چونکە های ڕێزولۆشنەکەی ڤیڤۆ زۆر ناوازە بوو لە 64 مێگاپیکسلەکانی کە تاو پێسەر تەقیم کردوتەوە ئاسێکی تاوا بەشی داوەتە بێت دیتێڵێکی زۆر باش بەڵام هەندێک نوێزی هەیە ئەویش لێ ناگێت چکە نرخی مۆبایلەکە زۆر بەرز نییە کەواتە نرخەکەیتان پێ دەڵێت. ئەگە بێت و بێنە سەرباسی کامێرەی گۆشەفراوانمان کە کامێرەی گۆشەفراوانمان بە ڕوونی 8 مێگاپیکسڵە و گۆشەی کرانەوەی 120 پلە دەکرێتەوە و کە ئاستێکی تاوا باشمانەداتێت لە نرخی خۆیدا کە دەتوانێت گۆشەفراوان بۆ کاتێک وێنە کۆمەڵە کەسێکن
گۆشە فراوانەکەش سود لێ وەرگێت چکە ئاستێکی باش دەداتێ و لەگەڵ ئەوانەشدا ئەم وێنەی کێسە دەبن وێنەی گۆشە فراوانە گۆشەی فراوانەکەی دیتێلەشی زۆر بەرزی نییە بەڵام لە ئاساییدا دیتێلەشی زۆر جوانن دەداتێ و ڕانکانیشی تاوەکو ئاستێکی پاش بەدڵمە بەڵام یەک تۆستۆخی کردو ئەگە بێت و بینە سەرباسی کامێرەی مایکرۆمان کە بەڕوونی 2 مێگاپیکسڵە و ئاستێکی باشمان دەداتێت بەڵام بەرزترین ئاسمان ناداتێت ئاگادار بن لە نرخەدا بەڵام ئاستێکی زۆر باشمان دەداتێت و دەتوانێت تۆ ڕەنگەکانمان بە جوانی لە بۆ جیاواز کاتەوە ئەوزە ئەگە بێت و بینە سەرباسی کامێرەی سێلفیمان کامێرەی سێلفیمان تاوا شتێکی جیاوازە و دەتوان بڵم لە کامێرە پێشەوە ئاسی بەرزترە چکە کامێرەی سێلفی شتێکی جیاوازە کامێرەی سێلفیمان کامێرەیەکەی 50 مێگاپیکسڵە کە ئاستێکی تاوا باشمان دەداتێ و ڕۆنیێکی یەکجار جوانی هەیە کە لەم نرخەدا 50 مێگاپیکسڵ بەڕاستی ئافرم بۆ کۆمپانیای ڤیڤۆ کە ئەم کامێرە نازاوی بۆ سەلفیەکەمان داناوە و دەتوانم بڵێم ئەم مۆبایلە دڵی کسانە چکە کسان زۆرترین ئیشیان بە کامێرەی سێلفیە و ئەم مۆبایلش تاوا کامێرەی سێلفیان بۆ دەستەبەر دەکات کامێرە 50 مێگاپیکسڵە و بەرزترین زۆری کوالەتیمان دەداتێت لەم نرخیدا و هەندێک خۆیدا دەتوانم بڵێم تاوەکو نرخی $800 بەرزترین کامێرەی سێلفیمان دەداتێت کە پێشتر بۆ خۆم کامێرەی سێلفیم تاقی نەکردێتەوە لەم زۆرە نرخانەدا و کە بەم ئاستا بێت بەڕاستی ئافرم وە لەگەڵ ئەوەشدا کامێرەی گۆشە فراوانش دیسان لە سێلفەکەیدا هەیە و کەویل بەڕوونی 8 مێگاپیکسڵە بە گۆشەی کرانەوەی 105 پلێ کامێرەی سێلفەکەی دەبڵ کامێرە دوانە کامێرە بار زمانێک دەتانەوێت ئەم تایبەتمەندیانەوەی کردو کۆمپانیای ڤیڤۆ نۆچێکمان بۆ لە ناو شاشەکەی دابنێت و چەند هەستە وەرێکش لە ناوی جێگیر کات کە بۆی شوێنەکانی نەگرێت وە لەگەڵ ئەوەشدا دوانە فلاشی لە کامێرەی سێلفەکەی جێگیر کردووە و کە لەم لە مۆبایلەکەدا لە بەشی ڕوونمای مۆبایلەکەدا جێگیرکە و بە دیزاینێک دیزاین کراوە بە هیچ شێوەیەک هەست پێ ناکەی کەەوە فلاشی تێدا ئەم ڕوونمایە بەڵام کاتێک کە دەکەیتە کامێرە سێلفی کە باعث تاقیکەینەوە کامێرایەکە پێ بکەین کامێرەکەی پێ بکەین قازە فلاشەکانی پێ بکەین ئەگە سیرکەین دەبینین هیچ فلاشێک بۆ خۆی ئاسایی دیار نیە بەڵام کاتێک کە پێمان کرد فلاشەکانی بەدیار دەکەون و ڕووناکێکی باشمان دەداتێت بۆ کاتی شەوان لە دۆخی سێلفیدا ئەوەش ئەگە بێت و فلاشەکەی بژێنینەوە هیچ شوێنێک دیار نییە بۆ لەناو ڕوونمایەکەی بۆ شوێنی فلاشەکان تاواکو هەڵی نەکەیت بۆ خۆشت هەست پێ ناکەی کەوا لە شوێدایە ئەوە وەکو کامێراکان کە باسمان کرد کامێرە سێلفەکەی جوانترین ئاستی هەیە کە تاوەکو ئێستا بە خۆم تاقیم کردێتەوە لەو نرخەدا و تاوەکو نرخی $800 بەڕاستی جێگەی دەستخۆشە بۆ کۆمپانیای ڤیڤۆ دەتوانێت ئەم کامێرە سێلفی دابین کەوە ئەگە کسانیش دایانەوێت کامێرەیەک بکەن قەزم ئەگە کسانیش دایانەوێت مۆبایلەی بکەن کامێرەی سێلفەکەی زۆر جوان بێ ئەم مۆبایلە لە کیس خۆتان بدەن چونکە هەم ڕەنگەکەشی زۆر جوانە و چاوەنگێکی جیاوازتان داتێت ئەگە بێت و بینە سەر تایبەتمەندی خەینی باتریەکەی ئەو ئەم مۆبایل لە باتریەکی 4200 میلیامپێری لە خۆی دەگرێت و بە خێرای بارگابوونەوەی 44 وات و زۆری باتریەکەشمان لیتیۆم پۆلیمەرە کە ئاسێکی تاوا باشمان داتێ و هەموو کات باتریەکانی لیتیۆم پۆلیمەر تەمەنێکی زیاتریان هەیە خواگرتنێکی زیاتریان هەیە و جێگاش کەمتر دەگرن بەڵام بەرامبەرشدا نرخێکی گرانتریان هەیە وەک لە لیتیۆم دەتوانێت بە 44 وات بە خێراییەکی باش مۆبایلەکەت بارگایی بکەیتەوە و باتریەکەی 4200 ڕاستە باتریەکەی هەندێک کەمە 4200 بەڵام ڕووکارەکەی ڤیڤۆ وای کردووە کە ئاستێکی تاوا باش داتێ و تاوا خۆگر بێ بۆ تاوای ڕۆژەکەت کە دەتوانێت لە کاروبار ئاساییەکەندا هەموو ڕۆژەکەت دەتوانانی کاری پێ بکەیت و بەبێ ئەوەی پێویستت بە پایگاوی بنەوەیەکی تر بێت کە ئەوەش فکارەکەی ڤیڤۆی کردووە کەم ئاستە بداتێت و بەڕاستی بەکارهێنانێکی خۆشی هەیە وەکو بنچینەکرایی سیستەمەکەشی لەسەر ئەندرۆید 12 بنچینەکراوە و لەسەر ڕووکاری فانتەشی 12 کە ئەندرۆید 12 و فانتەشی 12 بە 12 کە شتێکی زۆر جوانە بەڕای من ژمارەکان زۆر ڕێکەوتن ئەم ساڵ بۆ کۆمپانیای ڤیڤۆ و ئەگە بێت و چەند ساڵی شێت بڕۆ ئەندرۆید 13 و فانتەشی 13 بێتەوە دیسان ژمارەکان هەر بۆ ڤیڤۆ ڕێک دەبێتەوە کە شتێکی جوانە وەلاتە نیشەکانی مۆبایلەکە هاوشێوی کۆمپانیای ئەپڵ لە تەنیشەکانی تەخت کراوە و تەواو بە ئەلومینیۆمدا ڕووپۆش کراوە کەەوە ئاستێکی جوانت یعنی شتێکی شکلێکی زۆر جوان دەداتێ کە بەڕاستی سەرەتا خەڵک گاتیان بە کۆمپانیای ئەپڵ دەکرد بەڵام ئێستا بەوای کۆمپانی ئەپڵەوە هەموو کۆمپانیەکانی تر لە تەنیشەکانی تەخت کردو و بەڵام ئەوەی لە ڤیڤۆدا سەیرە شتێکی زۆر جوانی پێشکەش کردووە لەگەڵ ئەوەی تەختێکی کردووە مۆبایلەکە تاوا تەختە و دەتوانم بڵێم ڕەهەندێکی زۆر جوانی بۆ کراوە بە تایبەتی ئێمە زۆر کەیفم بەم دیزاینە دێت چونکە ئەو ڕێن باگراوندی پشتەوەی زۆر بە جوانی گونجاندراوە لەگەڵ ڕەنگی کامێرایەکی و فرێمەکەیدا ئەو ئێستا لای من زۆری گۆڵ دەکەیەتی کە پێی دەوترێت سەنشاین گۆڵد کە ڕەنگەکەی دەگۆڕێت ینی وەکو ڕەنگەکانی خۆر هەڵات کە چەند ڕەنگێکی لە خۆی گرتووە ڕەنگی پیرۆزەی و شین و
پیرۆزەی قەزم ڕەنگی شەدرێ کە هەندێک کەس پێدەڵە شەدری هەندێک کەس پێدەڵە پیرۆزەی ئێستا نازانم کامتان پێ بڵێم خۆم دەڵم شەدری کە ڕەنگی شەدری و گۆڵد و شین و هەروەها پەمەی لە خۆی گرتووە کە هەموو ڕەنگەکانی تێدایە بەڵام ئەو شتێک کە لەمە زۆر سەیرە کاتێ دەچینە شوێنە کە جەوەکەی ساردا ئەم مۆبایلە ڕەنگەکەی دەگۆڕێ تەنیا ڕەنگی شەدری یاخود ڕەنگی شین پێنیشان دەدات کە هەتا کەساتر بێ زیاتر ڕەنگی بەلای شیندا دەچێت بەڵام ئەگە بێت و لە ژوورەوە بەکاری بێنین ئەوە ڕەنگەکەی پەمبەیەکی کاڵەکەت پێ پیشانەدا لەگەڵ ڕەنگی گۆڵدەکەی کەەوە بەڕاستی شتێکی زۆر جوانم لەو ڕەنگەدا کە بینیمە بەڕاستی دەتوانم لەم پێشکەوتنە لە ڕەنگکردنی مۆبایلدا بەڕاستی ئافرین بۆ کۆمپانیای ڤیڤۆ کە توانیام ڕەنگە بەردەست خاو لە مۆبایلدا و ئێستاش بابێنە سەر نرخەکەی ئەم مۆبایلە نرخەکەی 470 دلارە بۆ ڕامی 12 گیگابایت و بۆ بیرگەی 256 گیگابایت کە بە نرخی 470 دلار دەتوانن لە وڵاتی عێراق بەدەستان بگات و بریکاری سەرەکی کۆمپانیای ڤیڤۆ لە عێراقدا کۆمپانیای جیبالە کە دەتوانی بە زمانی فەرمی مۆبایلەکە بکرێت لە عێراقدا لە بریکاری جیبالدا ئەمە تاوای تایبەتمەندیەکانی مۆبایلی V23 بوو کە مۆبایلە ماوەی هەفتەیەکە لەلامە و بەتا کارم پێکردو و کارەکەیان ڕۆژە نەخۆم پێکردو بەڕاستی مۆبایلەکە زۆر خۆشە زۆر ئاسوودەم لەگەڵی تاوەکو ئێستا و لەتان نەشارمەوە خۆم حەزم لە بەکارهێنانی ئەم مۆبایلە کردووە بۆ بەکارهێنانی خۆم بۆ یەکەم شت دیزاینەکەی زۆر بەلای منەوە سەرنجڕاکێش بوو ڕوونمایەکی ئاستی باشە بوو و باتریەکەی لەگەڵەوەی 4200 میلی ئەمپێر بوو بەڵام خۆگرتنیشی باشیە بوو ناتوانم بڵێم باشترین ئاستیا بوو بەڵام خۆگرتنی زۆر باشی هەبوو لەوەی کە 4200 و بەرگای بوونەوە کەش سوار واتە لە کاتی بەرگای بوونەوە بێزاری نەدەکردین و ئاستێکی باشی پێشکەش دەکرد لە کاتی بەرگای بوونەوەدا لەلای من خاڵە بێزەکانی کامێرایەکانیەتی کە کامێرایەکی 64 میگاپیکسلی توانێتی ئەم ئاستەمان پێشکەش بکات و ڕزولوشنیی بەڕاستی تەواوبەرزی هەبوو لە دۆخی پۆرترێت و لە دۆخی ئاسایی و لە دۆخی مایکرۆگۆشە فراوانیش دەتوانم بڵێم باش بوو و بتایبەتی سێلفیەکەی کە زۆر جوان بوو سێلفەکەی تەواو شتێکی باش بوو سێلفەکەی تەواو ناوازەی هەبوو بەڕاستی ئەو شتێ لای من گرینگە لە مۆبایلەدا کامێرای سێلفیەکەی کە زۆر ناوازە بوو بەڕاستی ئافرین دیسان بۆ کۆمپانیای ڤیڤۆ کە دەتوانم بڵێم باشترین کامێرای سێلفیم تاق کردووە لەم نرخەدا و تاوکو نرخی 800 دلاریش لەگەڵ ئەوەشدا مۆبایلەکە ستۆرێژی باشی هەبوو یعنی 256 گیگابایت بەڕامی 12 گیگابایت تێنە بەردەستە بە 470 دلار بەڕاستی توانم بڵێم سەرێکی تاوکو باش گونجاوی هەیە خاڵە لاوازەکانی تەنیا لەلای من ئەوە بوو دەکرا 120 هرتزی بۆ ڕووناکیدا بندرێت لە جیاتینەوە تا تایبەتمەندیەکانی مۆبایلی ڤیڤۆ23مان تەواو کرد هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ و وێ و تاوکو ڤیدیۆ داهاتووتر خۆتان لەگەڵ